پاش دواکەوتنێکی زۆر لە کۆتاییدا سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و کابینەتەکەیشی هەڵبژێردرا بۆ تێشخستنە سەر پێشبینەکان لەبارەی ئایندەی ئەم حکوومەتە و دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان دکتۆر ئەلی زەلمی نووسەر ڕۆناکبیر و کۆمەڵناس لە ڕێگای سکایپەوە لە لەندەن لەگەڵماندایە. دکتۆر ئەلی لە سەرەتا زۆر خۆش هاتن بۆ بەڕنامەی کورد کۆنێکشن. ئایا جیاوازیەکی ئەوتۆ لە نیوان ئەم حکوومەتە و حکوومەتەکانی ڕابردوودا دەبینرێت؟ زۆر سپاس بەڕێزم، زۆر سپاس بۆ میوانداریە. لە ڕاستیە ئەگەر ڕێگەم بێ جەنابەت هەر ئاوا بە خێرایی یەک سەرنجی خێرا ئەدەم لەسەر دبیت لەسەر حکومڕانی لە کوردستانە، ئینجا ئێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت. لە ڕاستیە کێشەیەکمان هەیە لە هەرێمی کوردستانە و لە باشوورە لەسەر مۆزوعی حکومڕانی و کووتم و دبیت لەسەر حکومڕانی و دەسەڵاتەکان کە ئەم کێشەیەکی بەڕای من ڕێگەوڕیشە داکوچراوە. ئەو کێشەیەش ئەوەیە هەمیشە دوو تێڕوانینی ئەم سەرگیر و با بڵێن پەرگیرمان هەیە. یەکێکیان ئەوەیە هەمیشە لەگەڵ حکوومەتایە و هەمیشە پێی وایە حکومەشتی باشەکە، یەکیان هەمیشە لە زدی حکوومەت و حکوومەت بە دژمن و بە شتێکی خراپ سێ دەکات، یعنی ڕەش و سپی. من پێم وایە ئەمە هەڵەیەکی منهەجیە، ئەمە خزمەت بە دبێت ناکەن لەمڕۆوە. ئەوەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین و ئەو کەسانەی وەکو من کە چاودێرن و سەربەخۆن قسەی لەسەر دەکەن، ئێمە هیواداری نەکەونێنە ئەو خانەی ڕەش و سپیەوە، نەکەونە ئەو خانەوەی لە خۆمان و بڵێن ئەم حکوومەتە باشە یان حکوومەتە خراپە. ئەوەی کە ئێمە ئێڵن لەسەر بینا، لەسەر تێڕوانین و تێفکرین و واقع و لەسەر ئەو پێداویستیانەی کە هەن لە گۆڕەپانەکەەوە هەلومەرجانی هەت لەو ڕۆ قسەکەین. بەنسبەتی پرسیارەکەی جەنابتەوە ئایا هیچ گۆڕانکاریەک ئەبینرێت لە نێوان ئەم کابینەی نوێیی کە دروست کراوە لەگەڵ خلیکە دروست نەکرێت لەگەڵ ئەو کابینەی پێشووترا؟ ئەمە بە وەڵامێکی زۆر سەرپێی و با بڵێن سادە توانین بڵێن نەخێر بەداخەوە. ئەویش لەبەرەوەی توانین بڵێن نەخێر، چونکە لە ڕاستیە ئەم کابینەی نوێیە هەر لە ئێستاوە سیخناخە، پڕە لە کێشە و ململانەی باڵ و حیزبە سیاسیەکان. یعنی ئەمە یەکێکە لەو گرفتە سەرەکیانەی ئەم کابینەیە کە پێ و ئەناڵێنێ کە لە ناویە چەندین ململانێ بوونیان هەیە. یەکێک لەو ململانە گەورانە ئەوەیە کەوا ململانەی نێوان پارتی دیموکراتی خۆی باڵەکانی خۆی کە ململانەی ئەتوانی ناوی بنێ نێچیروان بارزانی کە سەرۆکی هەرێمە و لەگەڵ ململانەی مەسرور بارزانی کە سەرۆکی حکوومەتی هەرێمە. ئالێرا ئەم دووشتە بەریەکەوتنە زۆر چاوەڕێیەکرێ بەداخەوە، چونکە ئەو لایەنگرێکی زۆری ناو دەم و دەستگای حکوومەتە، ئەمیش لایەنگەکانی خۆی ناو دام و دەستگای حکوومەتە جێگیر بکە. بۆیە ئەم بەریەکەوتنە ئەمە کێشەیەکی سەرەکیە بێت. بەڵێ دکتۆر، ئێمە زانین دەسەڵاتە هەرە باڵەکان وەکو باز دەکردن لە مامەوە بۆ برازا و لە ئاموزاوە بۆ ئاموزا گوازرانەوە، واتە لە نێو هەمان بنەماڵەدا مایەوە. چ ئومێدێک هەیە ئەم 4 ساڵە لە ترمەکانی پێشووتر باشتر بن؟ زۆر ڕاستە. لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئومێدەکان زۆر کزن و ئومێد زۆر کەمە، چونکە لەبەرچی ئەگەڕێمەوە سەر هەمان پرسیاری یەکەمم کە ئەویش لەبەرەوەی ئەو شتانەی کە ئێمە لە بەردەستمانان، ئەو پێشهاتانەی کە ئێمە چاوەڕیان نەکەین و هەروەها ئەو هەلومەرجانەی کە هەن لە ناو ئەم حکوومەتە، هەمووی ئاماژەکان وا پێمان ئەڵێن کە ئومێد زۆر کەمە. لەبەرچی وەکو عەرزم کردی یەکەم شت ئەم حکوومەتە لاوازە، لەبەر ئەوەی وەکو خۆیان ئەڵێن با بڵێن قەرزێکی زۆری بەسەرەوەیە کە ئەمە هەم کراوە بە ئایا کراوە بە بیانی هەل لە ڕاستیە وایە، کەواتە ئەمە یەکێک لە کێشە گەورەکانی ئەوەیە کە ئەوەکو وتم لەو ململانەی نێوان ئامۆزاکاندا ڕنگاتەوە، چونکە ئەم سەرۆکی حکوومەت لە یەکەم وتاریا گلەیی لە ئامۆزاکەی کرد کە حکوومەتێکی بۆ بەجێهێشتووە کە زۆر ملیارە قەرزارە. لەبەرەوە ئەمە بۆ خۆی ئەومان بیشانە کە ململانەیەک هەیە لە بینی ئەم دوو باڵانە و ئەم ململانەش درێژە ئەکێشێت. ئەمە یەکێک لەو هۆکارانەی کە ئێمە ئەتوانین بڵێن بێئومێدیەک هەیە بەداخەوە لەم کابینە نوێ. یەکێکی تر لەو هۆکاران ئەوەیە ئەو پێکهاتە حیزبیانەی تر کە بەشدان لە حکوومەتە، نەک خودی پارتی خۆی، بۆ نمونە یەکێتی نیشتیمانی و گۆڕان بەتایبەتی کە ئەمانە پێکهاتەی سەرکی، ئەمانیش هەر عینەنشت لەناو خۆیانە یەکدەنگ و یەکڕەنگ نین لەم کابینەیە. ئەوانیش باڵێکی گەورەی ناو یەکێتی نیشتیمانی کە ئەو باڵەیە زیاتر با بڵێن دەعمیەکە
لەگەڵم حکوومەتانیە و باڵی ناو گۆڕانیش عینشت کە بە باڵی خوارگردەکە ئەوترێ کە خەڵکێکی زۆر و جەماوەرێکی زۆر و چالاکوانێکی زۆر ئەوانش لەگەڵم حکوومەتانین بەس دکتۆر ئەم حکوومەت ملیانەیە لەدایک بوو بەڵێ لە پەیوەندیدا لە ڕاستیدا تا ئێستا نەکێشەکانی یەکێتی لەگەڵ پارتی نەکێشەکانی یەکێتی لەگەڵ گۆڕان و نەکێشەکانی لایەنەکانی تر لەگەڵ هەمویان یەکلا بوونەتەوە تا چەند ئەو جۆرە کێشانە ئەگەری کاریگەری هەیە لەسەر کارەکانی ئەم حکوومەتە نوێیە کاریگەری زۆرە بەڕێزم لەبەر وەکو ئەرزمکەی لەبەر چەند هۆکاری یەکەم هۆکار ئەوەیە کە ئەم حکوومەتە توانای دەسەڵاتێکی سەرتاسەری مرکزی نابێت لەبەرەوە زۆر ئاساییە ئەوانەی کە لە سلێمانین و لایەنگری ئێرانن ئەوانە هیچ گوێگری هیچ یعنی با بڵێن هیچ بڕیارێکی ئەو حکوومەتە جێبەجێ نەکەن ئەو یا ئیشکال دروستکەن لە بەردەمیا یان با بڵێن کۆسپوتەگەرە دروستکەن ئەمە بوونە بە نسبەتی باڵەکانی ناویکێتیەوە عینشت گۆڕان ئەکرێ فشارێکی زۆر دروست بکرێت لەلایەن جەماوەرەکان لەلایەن میدیاکانەوە بۆی ئەوانیش ئێستا بۆ نمونە ئەو بەڕێوەبەریان کە دەرکراوە سەر بە گۆڕان دکتۆر کاتێمە خەریکە بەسەر پرسیارێکی تر ماوە لە هەرێمی کوردستان چەندین ناوەندی دەسەڵات بەدی دەکرێ دەسەڵاتی سەرۆکی هێرێن دەسەڵاتی سەرۆکی حکوومەت دەسەڵاتی پەرلەمان و لەسەرەوەی هەمویان و لە پشتی پەردەوە دەسەڵاتی بێچەند و چوونی سەرۆکی پارتەکان کێ لە ڕاستیدا لەغاو یان هاوساری ئەم حکوومەتەی بەدەستە ئێمە بەداخەوە یان ئەتوانیەوە بڵێن هەمە وەکو مەسلێکی کوردەواری هەیە هەمان تاسو حەمامی پێشووە ینی ئێمە لە ئەزمموی ئەم 25 ساڵی ڕابردووی ئەم هەشکابینەی پێشووە ئێمە هەمیشە بینیومانە کە لە پشتی پەردەوەکو جەناب داماژە بکەن لە ژوورە تاریکەکانەوە مەکتەب سیاسی و سەرۆک حیزبەکان بڕیارەنداوە لە حکوومەتە ئەوانەی حکوومەت زیاتر کارتۆنی بوون زیاتر وەکو بووکەشوشەیەک بوون بەدەست ئەو دەسەڵاتی کە لە پشتی با بڵێن حکوومەتەوە کە حیزبە بەداخەوە یا زۆر جارە حیزب نییە خێزانێکە یان بنەماڵەیەکە یا تاکە کەسێکە ئەمە کارەساتێکی گەورەیە و بەداخەوە ئەم پەرلەمانی ئەم جارش کە ئێمە گوایە ئەبێت بەشاڵێت بەسەر حکوومەتەوە هەمان پێکهاتی هەیە و هەمان پێکهاتی با بڵێن پێشووتری هەیە لەبەرەوە ئێمە هیچ گۆڕانکاریەکی بنەڕەتی ڕیشەیی لە ئەدای سیاسی و لە بیرروبۆچینی سیاسی نابینین لەگەڵ کابینەکانی پشترە بۆیە ناومێدێکی زۆر ئێمەی داگیر کردو پێمان وایە کە ئەمە ناتوانێت سەر بەخۆ بن دام و دەستگای قەزایی و ئەمانە سەر بەخۆ بن بڵێ دکتۆر عەلی زەلمی نووسەر ڕۆناکبیر و کۆمەڵناس زۆر سپاس و بەشداریکردن لە بەرنامەی ئەمڕۆماندا زۆر سپاس سەرکەوتوو بن زۆر سپاس